زۆر جار لە ڕێی میدیاکانەوە ئێمە گوێمان لێ یاخود ئەیبینین کە لە بەشێک لە وڵاتە پێشکەوتەکانی جیهان چەندین ڕۆبۆت بە چەندی تایبەتمەندی ناوازە دروستەکرێ. بە خۆشحاڵیەوە لە ئێستاە دوو خوێندکار لە زانکۆی کۆمار لە شاری سلێمانی توانیوانە ڕۆبۆتێک دروست بکەن. ئەم ڕۆبۆتە لە توانایە هەیە کە پیانۆ بژەنێت. دیارە بە خۆشحاڵیەوە بەشێک لەو خوێندکارانەی کە توانای دروستکردنی ئەم بابەتانیان هەیە بۆ هیواین کە لە ئایندەشا بتوانن کە کاری ناوازەتر و جوانتر بکەن و ببنە کێبڕکەیەک بۆ دروستکردنی بەشێک لە تەکنەلۆژیا لە تەواوی جیهانە. هاوکارانمان لە بەشی سۆشیال میدیا لە دەستگای میدیای کورسات راپۆرتێکیان لەم بارەوە ئامادە کردووە. پێکەوە بینە دەبینەوە گەڕێم وڵاتان فەرموون. من ناوم پێڕەوە دەرچووی بەشی هەندسەی کۆمپیوتەر لە زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنەلۆجیا. من و هاوڕێکەم بۆتان بۆ پرۆژێکتی کۆتایی ساڵمان بڕیارماندا ڕۆبۆتە دروستکەین کە بتوانێت پیانۆ بشەنێ. پیانۆ ڕۆبۆت یاخود سلف پلەین پیانۆ یاخود ئۆتۆمەیتد پیانۆ بریتیە لەو ئامێرەی کە دەتوانێت بە شێوازێکی خودکارانە کلیلەکانی پیانۆ کۆنتڕۆڵ بکات. بیرۆکەی ئەم پرۆجێکتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە من خۆم لە 2002 پیانۆ ژەن بووم. بۆیە بڕیارمدا ئەو حەسوو خولیایی کە هەمە بۆ ڕۆبۆت و هەروەها بۆ پیانۆ ژەنین هەردووچیان پێکەوە ببەسمەوە و ڕۆبۆتە دروستکەین کە پیانۆ بشەنێت. ئاماژمان لە دروستکردنی پرۆجێکتێکی لەم شێوازە بریتی بوو لەوەی لە شوێنە گشتیەکان وەکو هوتێل و ڕێستۆرانت و کافەکان یاخود لە ماڵەوە زۆر جار پیانۆ هەیە بەڵام پیانۆژەنیان دەست ناکەوێت بە بەردەوامی لەوێ بێت. بۆیە ڕۆبۆتێکی لەم شێوازە ئەتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکات. هەروەها ئامانجێکی کەمان ئەوە بوو ئەو توانە و ئەو زانستی کە هەمانە لە بەشی ئەندازیاری کۆمپیوتەر لەم پرۆجێکتە خۆمانی پێ بسەلمێنی. ئەم ڕۆبۆتەی ئێمە دەتوانێت ماسەرپیسەکان وەکو شۆپن، بیتۆڤن و هەروەها مۆزارت بژەنێت چونکە توانای خێراییەکی زۆری هەیە. خێراترین پیانۆژەن لە ساڵی 2007 لە شاری پورتوگال بە پێی وێبسایتی World Record Genesis توانیوێتی لە 1 دقا 824 جار کلیەکانی پیانۆ بژەنێ. بەڵام ڕۆبۆتەکەی ئێمە لە 1 دقا دەتوانێت 1875 جار کلیلەکانی پیانۆ بژەنێت کەوا لێ دەکات لە خێراترین پیانۆژەن خێراتر بێت. سڵاوتان لەبێ من بۆتانم. ئێستا پێم خۆشە کەمێک باس لە بەشی سۆفتوەر و هاردوێری ئەم پیانۆ ڕۆبۆتە بکەین. سەرەتا لە بەشی هاردوێری ئەم پیانۆ دەست پێ بکەین. لێرە ئەقلی ئەم پیانۆیەمان هەیە کە هەموو شتێک کۆنتڕۆڵ دەکات لەم پیانۆیە. لە دوایەوە ئەم دوو پاوەر سەپلایەمان هەیە کە کارەبا دابینەکە بۆ ئەم ڕۆبۆتە. پاشانیش ئەم ستلینۆیدانەمان هەیە کە کۆنتڕۆڵی کلیلەکانی ئەم پیانۆیەکەن و بە هۆکاری ئەوەی کە پلی گەرمی ئەم ستلینۆیدانە زۆر بەرزەبنەوە کە هەنێکات ئەگەنە سەوسی پلەی سیلیزی ئەم فانانەمان داناوە. پاشان ئەم سۆفتوێرەمان دروست کردووە بۆ ئەم پیانۆ ڕۆبۆتە کە لە ڕێگەی ئەم کلیلانەوە توانامانەیە زۆر ئاسایی کۆنتڕۆڵی ئەم کلیلی پیانۆیە بکەین. بە کلێرە بینن لێرە کۆمەڵێک ماستەرپیسمان هەیە. یەکێکلانە گادفادر لە کاتی کلیککردن یاخود هەڵبژاردننی یەکێک لەم بەتنانە زۆر بە ئاسایی ماسەرپیسەکە لێرە پلەی ئەکات. شانی باسە لەم سۆفتوێرەیە بە نزیکی 1500 لاین کۆد بەکار هاتووە و لە داهاتووشە پلانمان وایە کە ئیمێج پرۆسێسین و ئارتیفیشیەل ئینتەلیجەنس یاخود زیرەکی دەستکرد بەکاربێنین کە لە ڕێگەی کامێرەیەکەوە نۆتەکان بخوێنێتەوە و پلەی بکات. ئەوە یەکێک لە بنەما زۆر سەرەکیەکانی ئەندازیاری ئەوەیە کە بەرهەمێکت هەبێت توانایشی زۆر بەرزی بێت و تێچوویی زۆر کەمی هەبێت و ئەم پرۆجێکتی کە ئێمە دروستمان کردووە مقارنەتەن بۆ پرۆجێکتانی کە هەیە توانایشی زۆر باشی هەیە و تێچوویی زۆر کەمی هەیە.